ئێمەش کەس نازانێ مردن لە چی دقەیەکە یەقەمانەگرێ تەوبەی ڕاستەقینە بکەین ئینشاء الله خوای تەعالی ڕەحمان پێکا بە تایبەت ئێمە هاین لە مانگی ڕەمەزانە هاین لەم مانگە پیرۆزەیە مانگێکە فرسەتە فرسەتی وایش لەوانەیە دەست نەکەوێ جارێکی تر لەوانەیە تۆ نەگەی تۆ ڕەمەزانێکی تر چەندین برا و خۆشەویست و دۆست ئەلەم مزگەوتە نوێژیان کرد پار لەگەڵمانابوون لە هەموو ڕەمەزانە ڕۆژۆکەی شەو نوێژیەکەی تەراویحەکەی لەیلەتول القەدرەکەی بەڵام ئێستا لەکوێن لەوانەیە ساڵێکی تر ئەوانە ئێمە بین کە ئامادەی ڕەمەزان نەبین لە ناو قەبرا بین فریای خۆمان بکەوین ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم گوێ بگرن ڕۆژێکیان مینبەرەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ پێبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنگاوی یەکەم ڕۆیشتە بان هەنگاوی یەکەم فەرمووی ئامین سەحابە هەمووی بێدەنگ بوون نازانن چیە مەوزوع ڕۆیشتە سەر هەنگاوی دووهەم پلەی دووهەم فەرمووی ئامین ڕۆیشتە سەر هەنگاوی سێیەم و پلەی سێیەم فەرمووی ئامین دوای ئەوە سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمڕۆ شتێکت کرد جیاواز بوو لە ڕۆژەکانی تر سێ جار لە پلەکانی منبەرەکەتە جاری یەکەم فەرموود ئامین جاری دووهەم پلەی دووەم وتت ئامین پلەی سێمیش فەرموود ئامین ئەوە چی بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە جبریل بوو عليه السلام هات بۆلام فەرمووی یا محەممەد رغم أنف امرئ ذكرت عنده فلم يصلي عليه لوتی بەخۆڵا بچێ نەکبەتی و بەدبەختی بۆ کەسێک ناوی تۆی لا ببرێ سەڵاواتت لەسەر نەدا اللهم صل على محمد وعلى آل محمد منیش وتم ئامین هەنگاوی دووەمم نا پێی وتم جبریل رغم أنف امرئ أدرك والديه أو أحدهما فلم يدخلاه الجنة قوربەسەری و نەکبەتی لوتی بەخۆڵا بچێ نەکبەتی و بەدبەختی بۆ کەسێک بێ لە کاتی پیری دایک و باوکیە یان یەکێکیان نەیتوانیە ئەوە نەچاکەیان لەگەڵا بکە بیباتە بەهەشتەوە دایک و باوک ڕێگای بەهەشتن گەورەترین فرسەتە ئینسان لە تەمەنی گەورەی ئەوانە کە ناتوانن ئیش بکەن ناتوانن بجوولێنەوە تۆ خزمەتیان کەی تا بەهۆی دایک و باوک تۆ بڕۆنە بەهەشت من شوتم ئامین هەنگاوی سێمم نا لە پلەی سێما جبریل فەرمووی رغم أنف امرئ أدرك شهر رمضان فلم يغفر له قلت آمين لوتی بەخۆڵا بچێ و نەکبەتی و بەدبەختی و خەسارەمەندی بۆ کەسێکە بگاتە مانگی ڕەمەزان نەیتوانی بێ غوفران و لێبوردەیی خوا بەدەست بێنێ منیش وتم آمین